بەڵێ کار ڕاستڵاو لێو لە بینرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ بەرنامەی بەخشین بەشی بێ باوکان لە درێژی هاوکاریەکانی و دابشکردنی هاوکاری ماگانە بەسەر کەسانی ئەو منداڵانی کا بێ باوکن و لە سۆزی باوکیان بێبەش بوون ئەمڕۆ وەک دەبینن لە پشتی منەوە ئەمە ئەو کەسانن کە منداڵی بێ باوکیان هەیەەوە ئەو منداڵانە کە لە نازی باوکیان بێبەش بوون ئەمڕۆ هاتوون وەک هەموو مانگێکی دیکە بە ئاسایی موشەی خۆیان وەردەگرن و ئەو بڕێپارەی کە لە بەخشین وەکو هاوکاریەک پیان ئەدرێ بۆی کە کەمێک لە خەم و ژانی ژیانیان کەم بکرێتەوە هەر ئەمڕۆ بڕیار وایە ئاماری ساڵی 2019 ڕابگەن بەرنامەی بەخشین بەشی باوکان بۆی کە بزانین تا ئێستاکە چەندێک هاوکاریان کردو ساڵ 2019 بۆی خێرخوازان بزانن کە بەرهەمی ئەو پارەی کە بەخشیویانە چەندێک بووە لە بۆی ساڵان نزیکە دەبێتەوە لە ملیارێک دینار لە ڕۆمەلا بەرز کاک بەشیر کاک بەشی تەشریفین تێرەوە سڵاو لێبێت سوازم دەرفەتە پێمان بڵێ لە ساڵی 2019دا ئێوە بە بڕی چەندێک هاوکاری کەسانی بێ باوکتان کردووە 500 ئێمە 584 ماڵمان هەبووە تا ئێستا بڕی 813,913 دیارمەداوە بۆ خەڵکە تا ئێستا باشکا بەشیر پێیانەوە چییە بۆ خێرخوازانەوە ساڵانە بەم ڕێژە بەرزە هاوکاریەکەن ئایا تا ئێستاکە چەندێکی دیکە هەند بێ باوکە چاوەڕیان ئەوەن کە ئێوە هاوکاریان بکەن وڵای ئەمە زۆر دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان چکە بەڕاستی خێرخوازان یعنی زۆر هاوکاریکی زۆرمانەکەن بەس ئێستاش تقریبان 300-400 فۆرمی مناڵی بێواکمان لایە کە تا ئێستا نەماتوانی هاوکاریان بکەین داوا لێ خێرخوازانێکی زیاتر بێن بدەمانەوە سپاس بۆ بەڕێز کاک بەشیر بەرپرسی بەشیەوەکەن لە بەرنامەی بەخشین دیارە کاک ڕاز ئاماژە بۆ بکەم لە ماوەیدا ساڵی ڕابردوودا بەرنامەی بەخشین توانیوێتی بەنزیکەی 25 ملیار دینار هاوکاری بێ باوکام بکات هاوکاری کە مندامان بکات هاوکاری و کەسانگە کە هەژار و نەخۆشن و خاونیان بۆ دروست بکات منەوێ پەیامی دایکێکتان بۆ گوازمەوە کە وەک خۆی ئاماژی پێکات نزیکی 4 ساڵە بەخشین هاوکاریەکات وە خۆی ئەوێت لە زاری خۆیەوە سوپاسی بەرنامی بەخشیم کات ئەگەر دەرفەتم پێ بدەن خاتون تەشریفێنێتە ئێرەوە پەیامی بەڕێستان بۆ بەرنامی بەخشین چیە کە هاوکاری ئێوە من ناوی زارە حسێن صاحبی سێ مناڵم هەتیوە بەرنامە بەخشین لە کارتی 4 ساڵە یارمەتیمانەکە هەموو جەژنان بانەکە بە من و یارمەتیەیدا و لەگەڵ باڕێژێدا بە مناڵەکەمە بەڵام ئەوە دوو جارە تازە من کردا بە مەعاشە تۆ چێڵی بۆ خێرخوازانی کە هاوکاری تانەکەن من زۆر سپاس من بەجیاتی سێ مناڵە سپاسی ئەەکەم لە خێرخوازە کە یارمەتی ئەو هەتیوە کردو و نەحمەت و خواردندا بەدەستی مناڵەکەمە سپاس دەکەم کاک ڕازم نەگەڕێمەوە لای بەڕێستان بەدەستەوە لێ لەشیانە مشکلت نییە هێرمان ڕاستی حەمامین سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن بۆ تەواوی کارە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین